هێرشێکی ئەم دویانە بۆ سەر پاڵاوگەیەکی نەوتی لە سەعودیا گرژی پێشووی نێوان ئەمریکا و ئێرانی زیاتر کرد. واشنگتن و ڕیاض لەومان خستە سەر کۆماری ئیسلامی لە دەمێکدا ئێران حاشا دەکات هیچ هەڵەیەکی کرد بێت. ئەو هێرشە هیوای هەر چەشنە و توێژی ئاستی بەرزی لە کۆبنەوەی گشتی UN لەم حوتووەدا کەم کردوێتەوە. هیچ بژاردەیەک بە تەواوی وەلا نەنراوە، بەڵام هیچ مەبەستم نییە لەگەڵ ئێران کۆ ببمەوە. بۆ مانایەش نییە کە ئەمە ڕوونادات، دەتوام گۆڕان بەسەر بڕیارەکانمدا بێنم. هیچ شتێک لە گۆڕێدا نییە. کۆبنەوەمان لەگەڵ زۆر لە ڕێبەران هەیە، بڕیاری 14 چاوپێکەوتنمان دەبێت. بەڵام ئێرانی یەکێک لەوانە نییە. یەکشەمە ڕوحانی کوتی ئێران لە کۆبوونەوەی UN ئەم حوتووە پێشنیار دەکات کە مەبەستەکانی هەریم بۆ خۆیان بیپارێزن. لەم ڕۆژانە لە UN پلانێک پێشکەشی جیهان دەکەین کە کۆماری ئیسلامی ئێران دەتوانێت بە یارمەتی وڵاتانی دراوسێ ئاسایش و پارێزگاری بۆ هەرێمەکە پێک بێنێت. لە هەر جێگایەک ئەمریکیەکان و دوژمنانی ئێمە لێ هەبن ئەوان ئاسایشی ئەو شوێنە وێران دەکەن. داخوا ئەفغانستان، عێراق، سووریا یان کێنداوی فارس بێت. ئەم حوتووە وزارەتی بەرگری سعودی وەک خۆی دەڵێت بەڵگەی حاشا هەڵنەگری نیشاندا کە ئێران دەستی لە هێرشەکەدا هەبووە کە بە خێرایی بەڵام بە شێوەی کاتی کارتێکردنی لەسەر بەرهەمی نەوت و بەهاکەی هەبوو. سەرۆکتران بەڵێنی ناردنی سەربازی زیاتری ئەمریکایی و کەرەسەی بەرگری بۆ هەریمەکەدا کە پشتیوانی لە هێزەکانی سعودی بکات، هەروەها گەمارۆی زیاتریشی خستە سەر ئێران. ئێمە گەمارۆکانمان لەسەر ڕژیم تونتر کرد کە ڕژیمی ئێرانی خستە دۆخێکی سەختەوە. خەڵکیێران خۆشحاڵ بوون و دەزانن کە ڕێبەرەکانیان ئەوانیان خستوتە بوارێک کە بۆ وڵاتەکە باش نییە. ئێمە چارەسەریەکی ئاشتیانەمان بۆ ئەو مەسەلەیە دەوێت. ئەوە مەبەستی ئێمەیە. وەزیری دەرەوەی ئێران شەمە گەمارۆکانی نوێی بە هەوڵێکی زۆر خراپزانی کە مەبەستی بربەستکردنی خواردەمەنی و دەرمان لە خەڵکی ئێرانە. یەکشەمە وەزیری پێشووی بەرگری ئەمریکا کوتی دۆخی نێوان ئەمریکا و ئێران نیگەرانێکی جیهانیە. پێم وایە ئەوەی ئێمە دەمانێت ئەنجامی بدەین بەکارهێنانی هەر ڕێگایەکی دیبلۆماتی و ئابووریە بۆ ئەوەی سەقامگیری درێژخایەنتر بۆ هەرێمەکە وەرز بێنین. جیهان پێویستی بەوەیە ئابووری جیهان پێویستی پێیەتی. بێگومان خەڵکیەوە هەرێمە پێویستیان بە ئێران نییە و کەو جۆر ڕەفتارە درێژە پێ بدات. گرژەکان لە هەریمەکە لە نێو ئەو بابەتانەدان کە چاوەڕوانی دەکرێت ڕێبەرانی جیهان ئەم حوتووە لە 74مین کۆبوونەوەی گشتی UN لە نیویۆرک تاوتوێی لەسەر بکەن.